دەنگەری بەڕێز لە ڕۆژی دەنگدان بە پێنووسی تایبەتی کۆمیسیۆن ئەم چوارگۆشە بەتاڵەی بەردەم ئەم قوارەیە مۆر بکە کە دەتەوێت دەنجی بۆ بدەیت پاشان گەردەتەوێت یەکێک لە پاڵێوراوانی قوارەکان هەڵبژێریت ئەوە نیشانە لەسەر ژمارەی پاڵێوراوەکە بکە بە هەمان پێنووسی مۆرکردن لە چوارگۆشەکەدا دەنگەری بەڕێز پێویستە لە ڕۆژی دەنگدان یەکێک لەم بەڵگەنامە فەرمیانەت پێبێت کارتی نیشتیمانی ڕەگەزنامەی عراقی یان پاسپۆرت بە مەرجێک ماوەکەی بەسەر نەچوو بێت بۆ ئاویندەیەکی گەش دەنگ دەدەم دابەزین هەیە؟ وتی چی؟ وتم ناکری هیچ نەکەینەوە ڕەخنە بگرین ئێستا تۆ بۆ دەنگنایت ئەوە بنکەکەیە لە پێشمانەوە نەیەڵە کە زەجاتی تۆ بڕیار بات من بۆ دەنگدان هاتووم کاکە دابەزین هەیە وەڵا ڕاز دەکەی ئافرین منیش دەچم با بچین دەنگەکانمان بدەین ساختەکاری لە هەڵبژاردندا خیانەتی نیشتیمانیە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی